پێویستە قوتابی زانکۆیی ئەوڕۆ خوێندەوار بێ لە بواری ئایتی لە بواری ئەلکترۆنی واتە گشتێکی زیاتر یان بە واتە سلبیەکەی خۆیان دەربازکەن لەوەیکەوە بە نەخوێندەواری ئەلکترۆنی بمێنەوە. هەڵەیەکی کوشندەیە کە قوتابی نەزانێت کۆمپیوتەر بەکاربێنێت. هەڵەیەکی کوشندەیە کە ئێمە مۆبایل یان ئەو ئامێرەکانی پەیوەندیکردن بەس بۆ زیاتر شتی کۆمەڵایەتی سیاسی بەکاربێنێت. زۆر جار ئینسان کە دەچێتە وڵاتان خەفەتمان توش دەبێت بۆ وڵاتی خۆمان کە دەبینین لە وڵاتان لە شوێنی میترۆ زیاتر سەیر دەکەن کەی ئەو میترۆیە دەکات من بە چەندی تر دەگەمە ئەو شوێنە سواری کام لە کام خاڵی کردا بەس لێرەدا زیاتر لە فەیسبوک ئەو کەسە ئاوای کرد ئەو ئاوای کە قسە بۆ بڵێ قسەهێنان یعنی بەداخەوە لە وڵاتان بابەتی ئەلکترۆنی زۆر بەکاردێ بۆ پێشکەستنی زانستی. هەڵەیەکی کوشندەیە قوتابی وەکو خۆی نامێنێتەوە سبەی دەبێتە مامۆستایە کە بوو بە مامۆستا قوتابیەکانی قۆناغی بنەڕەتی ئەنجالەیەکەوە بگرێت تا 12 یا حتا ینی 6 و 5 و ئەوانش کە زانیان مامۆستا ناتوانێت کۆمپیوتەر بەکاربێنێت لە ڕاستیدا ئەو مامۆستایە لە پێشچاوی قوتابیەکان بە چاوێکی دەرسەیە دەگرێت و حەق لە ژیانی زانکۆیی بۆ خۆی توێژینەوە دەنووسێت سبەی وەڵام مامۆستا بۆیان نووسی وەڵام مامۆستا من بردم بۆ شوێنێک. هەڵەیەکی زۆر کوشندەیە پێویستە قوتابی بۆیە لە قۆناغیەکەوە پێیان دەڵێن هەوڵ دەن فێریی بن فێری بەکارهێنانی کۆمپیوتەر بن بەتابەتی ئەو بەرنامانەش بناسەکەوە خزمەت بە پسپۆرەکەی خۆت دەکەن.